والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح جامع الصغير هاتوا في غمر خاص صلى الله عليه وسلم باسي أو كسانا من بودكا كالشو روجي جمعة دمرن تفرمي ما من مسلم يموت يوم الجمعة أو ليلة الجمعة إلا وقاه الله فتنة القبر. خوالو كسانا من بقر يا ربي هر كسيك مسلمانك لشو روجي جمعة بمريت بانجي مغربي دا بينشم بانجي مغربي دا بي أو تريش شوي جمعة بينشم بانجي مغربي دا حتى بانجي بياني شوي جمعة بانجي بياني شدا جمعة حتى بانجي مغرب روجي جمعة. هر کەسێک لە شەو ڕۆژی جومعەدا بمرێ خوای گەورە لە دووشت دەیپارێزێ. فتنة القبر، فتنەی قبر دوو معنای هەیە. خوای گەورە دەیپارێزێ لە عەزابی قبر. ئەو کەسەی موسڵمان بێ و لە شەو ڕۆژی جومعە بمرێ ئاخر خێرە ئینشاءڵڵا و خوای گەورە لە عەزابی قبر دەیپارێزێ. یەکێتر لە معناکانی فتنة القبر واتە خوای گەورە لە ناو قبردا ئیمتیحانی ناکا واتە سێپرسیارەکەشی لێ ناکرێ واتە پارێزراوە بێ لەوەی کە لەو سێپرسیارەی ناو قبر دەرنەچێت خوای گەورە لەوەش دەیپارێزێ. بۆیە هەر کەسێک لە شەو ڕۆژی جومعەدا مرد ئەوە ئاخر خێرە ئینشاءڵڵا. خوای گەورە بە نسیبمانی کەو لە شەو ڕۆژی جومعەدا لە سەجدەدا بە ئیمان و بە تەقوامان مرێنێت. ئامین. لحديثك صحيحة كلا صحيحة هاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم لقى الصحابة كان دانشتو برزاي خوان اللي بيفرموي لدواي ايوي الصحابة اي صحابة كان لدواي ايوه روجيك ديت روجي صبر قرتنو فتنة دابي لسر كيشو مشكلة واجاو ناراحتي وناخوشي كان روجيك ديت روجي خورا قرتن دابي لسر اوي كدين داري بكي جاء فرمي إن من ورائكم أيام الصبر للمتمسك فيهن يومئذ بما أنتم عليه أجر 50 منكم. قالوا يا نبي الله ومنهم قال بل منكم. فرمي أقل لو روجدك روجي خورا قرتن دبي لسر دين داري خوا برستي بخوا أمرويا والله 20 ساڵە مو بيش دنيا ربعي كيس فساد نبو زۆر دینداری قورس بووە وەک پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم چۆن پشکۆی ئاگر ئەکەیتە ناو دەستەوە زۆر قورسە. تەمەن ئەگەر پشکۆی ئاگر بخەیتە ناو دەستەوە ئەمە ئەیسووتێنێ بەڵام لەوە ناڕەحەترەوەی ئاوە پەنجەش بگەڕێنیتەوە بیگریت ئەو کاتە پەنجەکانیش دەستێت نەکە ناو لەپت واتە دوو جار ئازارە چێژی. ئەمڕۆ دینداری وای لێ هاتەوە بتەوێت دینداری بکەی زۆر قورسە سەبری دەوێت خۆڕاگری دەوێت چونکە لە هەموو لایەکەوە فیتنەکان گوناهەکان تاوانەکان هێرشت بۆ دەکەن. جا خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم مزگەنیکی خۆشە بۆ ئێمە ئەگەر دینداری ڕاستەقینە بکەین. فەرمی ئالەو ڕۆژەدا کە لە دوای ئێوە ڕۆژێک دێت و دوای ئێوە تا قیامەتە دوای سەحابەی ڕەزای خوایان لێبێ ڕۆژێک دێت ڕۆژی خۆڕاگرتن دەبێت لەسەر دینداری خواپەرستی. هەر کەسێک لەو ڕۆژەدا دەست بە بەرنامە و پرۆگرام و منهەجی ئێوەی سەحابەوە بگرێ بما أنتم عليه ئەگە لەسەر ئەو دینەی ئێوە بێ لەسەر ئەو بیر و باوەڕەی ئێوەی سەحابە بێ ئەجر و پاداشتی 50 نەفەری وەکو ئێوە هەیە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 50 نەفەری خۆیان یا ئێمە فەرمی لە ئێوە واتە ئەجر و پاداشتی تۆ ئالەم ڕۆژەدا دینداری خواپەرستی بکەی ئەجر و پاداشتی 50 سەحابەی واتە بەقەت 50 سەحابە خێر و پاداشتەکانە بۆ دەنووسرێ بەڵام پلەی سەحابە وەک باسمان کرد پێی ناگەیت بەڵام پاداشتەکانی تۆ 50 قاتە بێ. جا خەسارەتمەندە ئەو کەسەیە کەسانێکی زۆر هەیە دەڵێ دەزانم منهەجی پێشینانی پیاوچاک منهەجی سەحابە حەق و ڕاستە بەڵام تەطبیقی ناکەم چونکە ئەگەر تەطبیقی بکەم و لەسەر ئەو بەرنامەیە بمخەڵ زۆر گوێم لێ ناگرێ بەس تەنها لەبەر ئەوەی لایکی زۆرتر بێ بینەری زیاتر بێ خەڵک زیاتر خۆشی بوێ وەکو چێشتی مجەور بیر و باوەڕ و عەقیدەی خۆی تێکەڵاو کردووە.
فنا بخواي قال أو محروم لما شو كفرمي بو مرجي لسر ديني صحابة بي نكز نزاني توچيت نك هیچ کەسێک نزانێ فکری تۆ چییە فکری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فکری سەحابەکان ڕوون و ئاشکرا بوو جا لە حەدیثەکەی تردا کە لە صحیح جامع الصغیر هاتۆ فەرمووی ئەجر و پاداشتی 50 شەهیدی سەحابە هەیە ئەوەی لەو ڕۆژەدا کە ئەمڕۆیە زیاتر دینداری خواپەرستی بکە جا بۆیە خۆت مەحروم مەکە لەبەر خاتری خەڵک با 50 نەفەر گوێ لێگرێت 10,000 خەڵک گوێ لێ نەگرێت قیمەتی چێکە خەڵکی گوێ لێگرێت تۆ لەمە خۆت مەحرومکەی لولا ولسر منهج الصحابة لولا ولسر منهج معتزلة لولا ولسر منهج خوارجة لولا ولسر منهج جهمية لولا ولسر منهج فلان وفلان أعمى كارثات أما محرومة لو بخت 50 صحابة خيري دسكوي بقت 50 شهيدي صحابة خيري دسكوي بويا لبر أم حديثة خط محروم مكان لسر برنامو ربازي أوان با أجر يكسك إيش جود لي نقريه خوال قيامت جورتني بعداش تداته خسارة مد أو كسيا بدوای ڕەزامەندی خەڵکا بگەڕێ بەختەوەریش ئەو کەسەی بەدوای ڕەزامەندی خوادا بگەڕێ لە حەدیثێکی صحیحدا لەکە لە صحیحە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک تەماشای کەعبەی دەکرد کەعبە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم مرحبا بك من بيت ما أعظمك وأعظم حرمتك مرحبات لێبێ صلاوت لێبێ ئەی کەعبە بەڕاستی ماڵێکی زۆر گەورەی بەڕاستی حرمەت و ڕێزی تۆ لای خوای گەورە زۆر گەورەیە تەماشای کەعبەی دەکرد خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم صلاوت لێبێ مەرحەبات لێبێ ئەی کەعبە چەندە تۆ گەورەی لای خوای پەروەردگار چەندە تۆ بە حرمەت و بە ڕێزی لای خوای پەروەردگار چەندە گەورەی بە هەیبەتی بەڵام فەرمووی وللمؤمن أعظم حرمة عند الله منك والله سوێند بەخوا ئیماندار لای خوا زۆر لە تۆ گەورەتر و بەڕێزترە بەس واللهی ئاگاداری ئەو خاڵە بن کەعبە کە چەندی لای خوا گەورە و بەڕێزە ڕووخاندنی کەعبە بە شۆفڵ بیڕوخێنی بەقەت ئەوە گوناح نیە تا موسڵمانێک ببێت تاوان بکوشی لەسەر عەرزێک لەسەر دەمەقاڵەیە لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی لەسەر پوش و گیایەک نازانم چیەک ئەمە کارەساتە والله ئیماندار لای خوای گەورە لە کەعبە بەڕێزتر و بە حرمەترە کەواتە ئەو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حرمەتی ئیماندار لای خوا لە حرمەتی کەعبە گەورەترە ڕێزە حرمەتی ئینسانی ئیماندار جا بۆی ئەگەر تۆ ئیماندار بووی لای خوای گەورە لە پیرۆستترین شوێنی سەر زەوی بەڕێزتر دەبی لای خوای گەورە ئەگەر ئیماندار بیت دیندار بی ئەوەشی دیندار نەبێ خوای گەورە لە قورئانی پیرۆزە دوو لە ڕووی بەڕێزان دەفەرمێ ئەوانە لە ئاژەڵ کەمترن ڕێزە حرمەتی چی ڕێز و حرمەت لەوەدا ئینسان دینداری بکات بۆیە ئیماندار لە کەعبە گەورەترە بەڕێزترە لای خوای پەروەردگار ئەوەی ئیماندار بێت خوا لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دفرمي إن لله ملائكة سياحين في الأرض يبلغني عن أمتي السلامة خواهي قولكم الله ملائكي كدانا ولا سر زويدا إيشوكاري أنشية أما إيشوكارك أنا لسر زويدا صورينوا هركسك لأمتكم صلواتك لسر من بدا أو ملائكانك لسر زويدا صورينوا إيشوكاري بس أويا هر کەسێک سڵاواتێک لەسەر پێغەمبەری خوا بدا صلی الله عليه وسلم ئیلا پێی دەگەێنن ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ دەهاتم بۆ شاری مەدینە لە ڕێگا سەیتەرەیەک هەبوو پێش شاری مەدینە لەوێ خەڵکەکان تەفتیش دەکرد هەندێک لەوانەی کە لە سەیتەرەکە بوون پۆلیسەکان ئەوانەی کە لە سەیتەرەکە بوونە چەکدارەکان دەڵێ منیان ناسی هات یەکیان هات بۆ لاموتی ئیمامی ئەلبانی دەڕۆی بۆ مەدینە وتم بەڵێ ئینشاءالله فەرمی سڵاوی من بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش فەرمی ئەترسم لە بیرم بچێ با وعدە خلاف نەبم بەڵام وەرە من کەسێکت پێ ئەناسێنم ئەو سڵاواتی تۆ 100% ئەگەنێت جێ خۆی زەمانە لە من سیقەترە لە من
باشترە پێت ئەڵێم بەو کەسەت پێ ڕائەگەێنم کە سەڵاواتەکەت بەجێ خۆی بگەێنێ وتی ئەو کەسە کێ وەڵام مەمنونیش دەبم پێم بڵێ فەرمی مەلایکی خوایە بەس بڵێ اللهم صل على محمد یەکسەر مەلایکە بۆی دەبات بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانی فەرموو کۆمەڵە مەلایکەیەکەیە ئیش و کاریان تەنها ئەوەی لانی خوای پەروەردگارەوە بۆ سپێرراون کە سەڵاوەتی ئەو ئومەتە بگەین بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم گوێی لە سەڵاواتەکەی ئێمە نییە کات ئێمە لێرە دەڵێن اللهم صل على محمد گوێی لێ نییە ئەی مردوویەکی تر چۆن گوێ لێیە ئەی پیاوچاک چۆن گوێ لە قسەکانی ئێمە دوعاکانی ئێمە دەبێت مەلایکە پێی دەگەیەنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لەوە نەبێ کە سڵاواتێکی لەسەر ئەدرێ ئەبێ مەلایکە پێی بگەێنێ ئەی مردووێک کە لە خوار ئەوەیە و تاوانبارە جارێ دنیا هەر نوێژیشی نەکردووە خوای نەناسیوە ئێستا تۆ چی دەیپاڕێتەوە ئینسان ئەگەر خاوەنی عەقڵ و ئیمان و بیر و باوەڕێک بێ ناچێت داوای یارمەتی لە غەیری خوا بکە لە قەبرێک لە دار و بەردێک بپاڕێتەوە کە ئێسک و پرووسکی هەر نەماوە ڕزیوە من لە چی پاڕێمەوە وەک باسمان کرد چەند جارێک ئەگەر جەنازەیەک لە شوێنێکە دابنرێ جەنازەیەک لە شوێنێکە دابنرێ کەسێک لە ئێمە بچێتە لای جەنازەکە بڵێ فڵان کەس چۆنی ئەحواڵە دەنگ و باسن وەڵا ئیشێکم پێتە یەکسەر ئەوەی کە لەوێ هەر هەمووی ئەڵێن ئەمە تاوا نییە ئەمە شێت خوا کەسێکە بڵێ مەعاقڵە یەک کەس ئەڵێ مەعاقڵە بکەسە ئەمە لەگەڵ مردووە قسەکە ئەی باشە بۆچی ئەمە عاقڵ نییە لەگەڵ مردوویەکە قسە ئەکات ئەڵێن ئەم کەسە کاکە مردوو ئاگای لە تۆ نییە هێشتا مردووەکە نەشاراوەتەوە هێشتا لاشەی ساغە هێشتا خۆڵی بەسەرەوە نییە هەر کەسێک داوای لێ بکە و قسەی لەگەڵاکە پێڵێن ئەمە تەواو نییە ئەی ئەو کەسە تەواوە ئەچێ داوای یارمەتی لە کەسێک دەکا مەترێ مەترونی خۆڵ بەسەریەوە و ئێسک و پرۆسکیشی ڕزیوە با عەقڵمان کۆکەینەوە با خاوەنی عەقڵ بن چونکە وەڵڵاهی گەورەترین نیعمەت کە ئینسان خوا پێی ببەخشی عەقڵە چونکە ئەگەر عەقڵ نەبوو دینداریش لەسەر نییە نە نوێژ لەسەر فەرزە نە ڕۆژوو لەسەر فەرزە نەدەزانی چۆن خوا بناسی نەچۆن نازانی چۆن دینداری خواپەرستی بکەین چونکە عەقڵ زۆر گرنگە کە خوا پێێتی داوە سپاسی خوا بکە لەسەری چونکە گەورەترین نیعمەتە چونکە ئەگەر عەقڵ نەبوو ئیمان و تەقواش نابێت نوێژیش لەسەر فەرز نابێت کەواتە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پێمانی فەرمووە ئێوە سڵاواتم لەسەر بدەن مەلایکە دەیگەێنێ بە من کەواتە خۆی گوێی لێ نییە کەواتە هیچ مردوویەک ئاگای لە زیندوو نیە چەندەها ئاەتی قورئانێکە دەفەرمێ مردوو هیچ نابیسێ خوا دەفەرمێ نایبیسێ ئەوش دەڵێن نەنکم ئاوای وت باپیرەم ئاوای وت بە قسەیکانتان بکەم قسەی خوا یا قسەی نەنک و باپیرەت چوە سەر قەبرەکە چاک بووە ئەوە شەیتان ئەوات لێەکە دەمارێک دەگرێ دەماری شوێنێک لەناوە ئەگرێ حەدیثی لەسەرە کە بەناو خوێنە ئەڕوات بەناو دەمارە دەڕوا دەمارێک دەگرێت سەرتە داتە ژان پشتە داتە ژان ڕۆیتە سەر دیار قەبرەکە ئاوە دەمارەکە بەڕدا ئایبیان نامێنێ جەنازەکە مردووەکە توی چاک نەکردوێتەوە دەمارەکە شەیتان بەریدا و کۆتایی پێات نەخۆشیەکەت شەلەلەکەت کۆتایی پێها سەریەشەکەت کۆتایی پێات چونکە ویستی تاوانەکەت پێکا کە کردت تەواو ئیشی بە تۆ نەما خوای گەورەمان پارێزێ لەسەر ئیمان و بیر و باوەڕێکی پاک و خاوێن بمان برێنێ لە حەدیثێکی صەحیح جامە سەغیرە هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ یەکەم شتێکە لە ڕۆژی قیامەتە ئینسان محاسبە دەکرێت لەسەری نوێژە لە کردەوەکانی یەکەم کردەوەیە کە ئێمە محاسبە دەکرین لەسەری لە ڕۆژی قیامەتە نوێژەکانمانە جا فەرمی فەئین صەلوحەت فەقەد ئەفلەح وەئەنجەح ئەو کەسەی نوێژەکانی مەزبوط کردبێ بە جوانی نوێژەکانی کردبێ ئەوە ڕزگاری دەبێ و ناجح دەبێ و سەرکەوتوو دەبێ پێت خۆشە سەرکەوتوبی پێنج فەرزە هەموو کاتی هەموو ڕۆژی هەموو مانگی هەموو ساڵێ یەک نوێژە نابێ فەوتێنی هەر کەسێک نوێژەکانی بە جوانی کردبێ ڕزگاری دەبێ ئەفلەح ڕزگاری بۆ نەجاحەت دێنێ و سەرکەوتووە بێ وئین فەسەدەت ئەو کەسەشی پەنا بەخوا نوێژی نەکردبێ یا کەم تەرخەمی تیا کردبێ فەقەد خابە وەخەسیرە وە خەسارەتمەند و زەرەرمەندە تیاچێت مەگەر خوا ڕەحمی لێ بکە کەواتە نوێژەکانت ئاگات لێ بێت چونکە بەختەوەری قیامەتی تۆ بەسراوە بە نوێژەکانتەوە بەدبەختی قیامەتی تۆش بەسراوە بە نوێژەکانتەوە ئەگەر نەیکی پەنا بەخوای گەورە لە حەدیثێکی صەحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پەروەردگاری ئێوە زۆر بە شەرم و گەورەیە زۆر سەخیە پەروەردگار بە شەرمە
خوای پەروەردگار گەورەیە، سەخیە، دەوڵەمەندە. سبحان الله، بەو گەورەی خۆی خوای پەروەردگار دەفەرمێ يستحي من عبده إذا رفع يديه إليه أن يردهما صفرا. خوای گەورە شەرم دەکات لەوەی کاتێ عەبدێکی ئاوا دەست بەرز کات و دوعا بکات و بپاڕێتەوە، خوای گەورە شەرم دەکات لەوەی کە دەستی بە بەتاڵی بگەڕێنێتەوە، واتە دوعاکەی قبوڵ نەکرد. بەڵام خوا چۆن قبوڵی دەکات تۆ نازانی. لەوانەیە بە شێوەیە قبوڵی دەکات کە تۆ هەر بیرت لێ نەکردوتەوە. تۆ دوعاکە بکە، دوعاکە و عیبادەتە، بەڵام خوای گەورە خۆی حەکیم و دانا و زانایە، دەزانێت چۆن باشترە بۆ تۆ ئاوا قبوڵی دەکات. بۆیە خوای گەورە شەرم دەکات عەبدەکەی کاتێ لێی بپاڕێتەوە بە دەستی بەتاڵ دەستی عەبدەکەی بگەڕێنێتەوە. ئەوە خوای گەورەیە. خوا زۆر بەڕەحمە لەگەڵ ئێمە، بەڵام ئێمە خۆمان لارین، خۆمان خراپین، خۆمان دەمانەوێت ڕێگای خوا بەردەین. ئەمە کارە ساتەکە ئینسان لە خوا نەپاڕێتەوە، چونکە خوای گەورە هەر کەسێک لێی نەپاڕێتەوە، پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هەر کەسێک لە خوا نەپاڕێتەوە خوا غەزەبی لێگرێ. خوا لێی تووڕێ، لە خوا بپاڕێرەوە چۆنیش قبوڵی دەکاوە ئیشی خۆیەتی، من نەزانم، خوا زانایە. خوا دەزانێت چی شتێک بۆ من باشە بەو شێوە بۆ من قبوڵ دەکات. من عیبادەتم کردو پەشیمان نیم لێی، بەس مەڵێ خوا بۆ قبوڵی نەکرد، خوا قبوڵ دەکات. چونکە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هەر کەسێک بڵێ خوا دوعاکەمی بۆ قبوڵ نەکرد، خوا قبوڵی ناکات. چونکە تۆ ڕەخ نەدەگری، کە ڕەخ نەدەگری خوا لێت قبوڵ ناکات. ئێمە زۆر بمان دایکمان باوکمان دەمرێ یا مردووە، ڕەحمەتی خوایان لێبێت. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە بەڵێ یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ لەگەڵ ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر دابووم. عەبدوڵڵای کوڕی دینار دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێت. پیاوێکی دەشتەکیمان توش بوو لە ڕێگای مەکە، مەشاری مەکە، دەڕۆشتین بۆ شاری مەکە، پیاوێکمان توش بوو، پیاوێکی دەشتەکی. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ، ئیمامی عەبدوڵڵا سەلامی لەو پیاوە دەشتەکێ کرد، پیاوێکی لادێیە، سەلامی لێکرد و گوێدرێژێکی پێ بوو، خستێ سەر گوێدرێژەکەی خۆی بە پێ ڕۆشت، کە لە کاتێکا خۆی سواری ئەو گوێدرێژە بوو و ئەو جامان و عەمامەی کە بەسەریەوە بوو خستێ سەری کابرای دەشتەکی. یەکەم سەلامی لێکرد، دووەم خستێ سەر وڵاخەکەی خۆشی بە پێ ڕۆشت، ئەمە وەکو ڕێزێ. سێمیش ئەو عەمام و جامانەی کە بەسەریەوە بوو کردیە سەری پیاوە دەشتەکێکە. ئەفەرمێ وتم عەبدوڵڵای کوڕی دینار دەفەرمێ ڕەحمەتی خوا لێ، وتم ئەی عەبدوڵڵای کوڕی عومەر، خوای گەورە ئیسلاحت بکە، ئەوانە ئەعرابن دەشتەکین، بە کەمێکیش ڕازی ئەبوون، تۆ زۆر ڕێزت لێگرت، زیاد لە حەد ڕێزت لێگرت، ئەو گەر کەمێکیشیان بدەیتی هەر ڕازیە بن خەڵکی دەشت. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوا لێبێ فەرمووی باوکی ئەم پیاوە خۆشەویستی باوکی من بوو، نەک خۆشی باوکی ئەم پیاوە دەشتەکیە خۆشەویستی باوکم بوو کە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ. بۆیە منیش بیستم لە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم باشترین چاکترین چاکە ئەوەیە کە ئینسان چاکە بکات لەگەڵ کەسێکە کە خۆشەویستی باوکی بووە، واتە باوکی خۆشی ویست بووە، برادەری بووە، هاوڕێی بووە. ئەمە گەورەترین چاکەیە، چاکەیەکی زۆر گەورەیە. بۆیە کەسێکت بینی برادەری باوکت بوو، پێیگەشتی ڕێزی لێ بگرە، حرمەتی لێ بگرە، چونکە ئەوانەمان کە دایک و باوکمان لەدەست داوە، یایکێکیمان لەدەست داوە، دڵنیا بە ئاواتی بینینەوەی کە دەقەی بیان بینن، بەس بەخوا نایان بینن دەتنیاتە. خوای گەورە بەهەشتا کۆمان کاتەوە لەگەڵیانە، هەتا ئەمان ڕێزیان هەیە بگرن. ڕۆژێکە بێستێن بەخوا یەک چاوتڕکان ناتوانانی ببینی، یەک چاوتڕکاندن ئەوەندە ناتوانانی ببینی، چونکە لە دنیادا نەماوە. ڕێزی کەسێ بگرە، ئەو پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم گەورەترین چاکە ئەوەیە کە ئینسان چاکە بکات لەگەڵ کەسێکا کە باوکی خۆشی ویستووە، دایکیش بە هەمان شێوە. کەواتە ڕێز لە کەسوکاری دایک و باوکت بگرە، ڕێز لەو کەسانە بگرە کە دایک و باوکت خۆشیانی دەوێت، ئەوە باشترین چاکەیە ئینشاءالله. داواکەم لە خوای گەورە میهرەبان هیدایەتمان بدا، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بێ. یا ڕەبی خوای لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە، بە بەهەشتی پانوبەرینیان شاد کە. خوای گیان لەو کەسانەمان بگێڕە کە ئەجر و پاداشتی 50 سەحابە و 50 شەهیدی سەحابەمان پێدەبەخشی.
آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.